تاقینەوەیەکی گەورە. کاتژمێر 1:15 خولەکی شەوی ڕابردوو لە کافتریا و ڕێستورانتی لیلی لە شەقامی سالمی سلێمانی تەقینەوەیەک ڕوویدا. بە پێی راپۆرتە سەرەتاییەکان تەقینەوەکە بەهۆی کۆبوونەوە و لێچوونی غاز بووە لە بەشی پشتەوەی بیناکە، هەروەها غەڵوز گەشێنراوەتەوە بۆ نێرگەلە و لەو کاتەدا تەقینەوەکە ڕوویداوە. 14 کەس بریندار بوون و 4 کەسیان تا ئێستا لە نەخۆشخانە ماون. ڕووداوەکە زیانی گیانی نەبووە، بەڵام بیناکە و چواردەوری بیناکە ڕووخاوە. تیمەکانی بەرگری شارستانی کۆنتڕۆڵی ئاگرەکەیان کردو. بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانە کران. خاوەنی کافتریاکەش دەستگیر کراوە. باز لەوە دەکرێت ڕووداوەکە گەورەتر دەبوو ئەگەر خەزانی غازەکە لە سەربان کە 5,000 لیتر غاز لەخۆ دەگرێت بتەخیایە. لەسەر فەرمانی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی لیژنێکی تایبەتمەند پسپۆرت لەم بوارەیە خۆ دەزانێ ئەمە کارێکی هونەریە ئەبێ بە تەواوەتی ورد و دریشتی مۆزوعەکە بزانین، بەڵام ئەوەی دەستمان کۆتەوە پەنخواردنەوەی غاز بووە لەو شوێنەدا لە دوی پشتیشەوە خەڵوزی نێرگەلە گەشاوەتەوە، ئەم حاڵەتە دروست بووە، بەڵام وەکو سیستەمەک و تەنکیەکە هیچ کێشەیەکی نییە. گومانەکە ئێمەوەیە تەوان ئەمە خۆی سیستەمی غازە چەند لە پایپەکانە چەند شوێنێک بێت چەند فەرعێکی لێبووتەوە، لێکێک لەو فەرعانە هاتووەتە خوارە بۆ بۆشی پشتەوە دایانناوە، لە بەشی پشتەوە کە دایانناوە بۆ بەسی گەشانەوەی خەڵوزی نێرگەلە بۆم شوێنە خۆ دەزانی کافتریا و نێرگەلەی تیاکرێ ئەو حاڵەتە لەوێ دروست بووە کە لە بەشی پشتەوە بۆ پەنخواردنەوەکە بووە شەراری تیا بوو، ئەم حاڵەتە دروستە بێت. تەقینەوەکە زیانی بە بیناکانی چواردەوری خۆشی گەیاندووە، پەنجەرە و دەرگای لە بنا دەرهێناوە و شکری خوا دەکەن کە لەو کاتەدا کەس لە بیناکانی چواردەوری نەبووە. دیارە کە تەقینەوەکە ڕوویاوەی تر چکەیەک دیوارمان بینە زیانێکی زۆری بەر مەکتەبەکەی ئێمە گەیاندووە، مە ناوەندێکی هونەریە بۆ کاروباری بەرهەمێنانی هونەری. هەموو سیستمیینەکان مۆبەڕیدەکان هەمووی سوتاوە لە دەرەوە لای ئەوان و دەرگاکان هێزی هەوا و ئاگرەکە ئاگراتۆتە ژوورەوە، بەس زوو فریاکەوتنی شارستانی نانێش و ئاگرەکە تەشەنە بکە هەندێکی سوتاوە لە دەرەوە. باز لەوە دەکرێت ڕووداوەکە لە ڕۆژدا بووایە، کارە ساتەکە گەورەتر دەبوو. ئێستا تیمەکانی بەرگری شارستانی راپۆرتی کۆتایی ئامادە دەکەن لەسەر زیانەکان و هۆکاری سەرەکی ڕووداوەکە، هەروەها بە دۆداچوونیش دەکرێت کەم تەرخەمی هەبوو بێت خاوەنەکەی سزا دەدرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.